دوای تێپەڕبوونی 87 ڕۆژ بەسەر دوای موچەدا کە وەریان گرتووە خانەنشینان چوون بۆ ئەوەی موچەی مانگی 5 وەربگرن. ئەوان باز لە دۆخی خراپی ژیانیان دەکەن و دەڵێن چەندین خانەنشین هەیە کرێچیە و کرێخانووی پێنادرێت. ژیانەکە مەعاش نەبی و سێ مانگە مەعاش کەس نەتوانێت کرێکی بدەم کرێچی نیمە. بەڵام خەڵکان هەن ناتوانێت کرێش بدەن. بەس بەڕاست پێ برێم. بەس وەڵای هەمووی نەبوونیە. هەمووی کە قوربەسەرەیەوی کرێچیە ماری وێران بووە. دوو کرێ سێ کرێ قەردار نازە بەچی بدە و یەک معاشی. ناتین دوماری خرجکاران دەبێت تەوزیع بکات. کابرا دەست پێ ناتین کاس پێش کە فەرقی هەیە. لەوانە نەمتوانم کاس پێشی بکەم کەمەکی بکە کەم ڕۆژانێکی ڕۆژانێکی خۆم بەڵام هەیە ئەوش ناتوانی. باش نییە خەرک بێ پارەیە بۆ شت گرانە بەڕاستی کاخ ئەو سێمان سمعاش ناتێ خەرک لە بەڕاستی وەزە خراپ. موچەکەی لە وەخت خۆی دابدەن باشترەوەی کابرا خانەنشین 300,000 400,000 وەرەگری بە سێ مانگان خەبایەت دەکات. دوای وەرگرتنی موچەکانیان ڕوو لە هەر خانەنشینێک دەکەیت نیگەرانە و دڵی پڕە. خانەنشینان دەڵێن دوای نزیکەی 3 مانگ لە دواکەوتنی موچە حاڵمان خراپە کەوتونیەتە نێوان بەرداشی عێراق و هەرێم و هەردوو لە دەمان هاڕن. چۆن زەحمەت نەبوو کرد کاکەوڵا زۆر زەحمەتیشە زەحمەتە کابرا 3 مانگان 4 مانگان معاشی نەدرێتێ ئەی چی بکات هەزاری وایە فەقیرە هەر معاشیشی نییە چۆن دەژیت کاکە چاوێکیان لەو خەڵکە فەقیرەی بە بابەجیان ئاخەوە نییە بەو حکومەتانە بەو دوو ئەمە کەوتونە نێوانی دوو بەرداشن لەلا حەرەبان دەمانهێڕێ لەلایەک کورد بەسەلاعەت بۆ موچە نادەیە بۆ کابرا موچەی زیاد کرد بۆ موچەکەی لێبڕین بۆ 100,000 زیاد کرد 100,000ەکان لێبڕین چێ بڕی خانەنشین بەخۆی وەزەی خراپە بەپێی تەمەن و بەپێی ئەوەی کە تەمەنێکی کردووە و ناتوانێت ئیش و کارێکی لابەلا بکە لەبەر ئەوە پێویستێکی جددی بۆ ڕاتبێ هەیە کە ئەو ڕات بەش 85 ڕۆژ تاخیربی حتمما کاریگەرێکی خراپی لەسەر بژێوی ژیانی ئەو عائیلەیە دەبێت. خانەنشین ئەو توێژەیە کە بە تەمەنی خۆی چەندین ساڵ خزمەتی با خەڵک کردووە لە ئێستاشدا جگەلەوەی زیاتر لە 10 ساڵە وەک سەرجەم موچەخۆران لە دۆخێکی دڵە ڕاوکێ و ڕاڕاییدا دەژی شێوازی پێدانی موچەکەیشی شایستە بە هەوڵ و ماندووبوونی ئەوان نییە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.